بزانی بەرنامەی سایە هونەرمەندان شەوتان شاد خۆمان بە خۆشحاڵ دەزانین لە حەڵقەیەکی تری بەرنامەکەمانە بەیەک بگەینەوە بۆ هیوایین کە بتوانین ساتێکی خۆش لەگەڵ بەرنامەکەمانە بەرینە سەر هەموو لایەکمان بەڕێزان وەکو هونەرمەندە میلەکان بەڵێنمان پیاوە لە هەر جێگایەک هونەرمەندە میلەکان هەبن بە پێویستیان بزانین بەسەریان بکەینەوە حەڵقەیەم جارەشمان ڕوومان کردە شاری هەولێر و شاری قەڵای هەولێر و قەڵاو منارە بە مەبەستی ئەوەی کەوا سنووری شەڕی ناوخۆ ئەو سنوور دەستکردەی کە شەڕی ناوخۆ سەپاندێتی بەسەر کوردستانە بە تایبەتی بەسەر چالاکیە هونەرەکان و بەسەر هونەرمەندانە ئێمە هەوڵمان ناوە سنوورە ببەزین و لێوە لە نزیکەوە چاومان کرد بە هونەرمەندی خۆشەویست هونەرمەندی میلی بەناوبانگی گەلی کورد هونەرمەند کاک جەلال سەعید بۆ هیوایی کەوا جەماوەرەکەی کە ماوەی 5-6 ساڵ زیاترە لەو هونەرمەندە دابڕاوە و هیچ جۆرە کار و چالاکیی و هونەرمەندە نابینێت مەگەر لە ڕێگەی کەناڵە ئاسمانەکانەوە بەس بۆ واتایی کەوا باسی ئەو هونەرمەندە نازانن دەنگ و باسی ژیانی ئێستا چییە و بە چیوە خەریکە هیوادارین لە داهاتووە بتوانین ئەگەر شار و شارچوەکانی تری کوردستان یا سنووری هەرێمی کوردستان بپەڕێنین و بتوانین بچینە کوردستانی ئێران و بەشەکانی تری کوردستان هەر هونەرمەندێک لە هەر جێگایەک بێ بەسەری بکەینەوە فەرموو بابێکەوە سەیری بەرگەکانی بەرنامەکەمان بکەین بەرنامەی سایی هونەرمەندان هونەرمەندە میلەکان لە هەر جێگایەک بن لە هەر شوێنێک بن خۆشەویستن و خۆشەویستی جەماوەرەکەیان و بۆ مەبەستەیەمان لە هەر جێگایەک بن بەسەریان نەکەینەوە میوانێکی زۆر خۆشەویستی ئەم بەرنامەیەمان کە جەماوەری شاری سلێمانی زۆر لە کۆنەوە تا مەزرۆی بیستنی دەنگی ئەو هونەرمەندە بەڕێز و خۆشەویستەیە کە بەڕاستی لەناو دڵی هەموو میلەتی کوردە جێگەی خۆی کردێتەوە ئەویش هونەرمەندی میلی خۆشەویست هونەرمەندی میلی بەناوبانگ کاک جەلال سەعید بۆ مەبەستە ڕوومان کردە شاری قەڵاو منارە و ڕوومان کردە شاری هەولێر بۆ ئەم شەوە بێتە میوانی بەرنامەکەمان و ڕێز و سڵاوی و خۆشەویستی یەکەیەکە هونەرمەندە میلەکانی شاری سلێمانی پێگەینین و هەروەها لەگەڵ ڕێزی ئامادەکەر و پێشکەشەری بەرنامە سەرەتا ڕووی دەمانەکەنی کاک جەلال و کاک جەلال جان سوپاس دەکەین کە ئەرکوماندووبوونی کێشە ئامادەبووی لەم بەرنامەیەمانە سوپاس منیش پڕ بەدڵ سوپاسیاسی بەڕێستان دەکەم بە خێراتنێکی گەرمتان لێ دەکەم بەخێر بێن هەر لە سلێمانی هەتا شاری هەولێر بە خێراتنێکی بە دەنجی هونەرمەندان و بەناوی خۆم و بەناوی هەموو هونەرمەندانی کورد بۆ بەرنامە نازدارێکەوە وا بتوانن خەڵکیش پێ بەسەر بکەنەوە و بتوانن هونەرمەندان بدوێن و گیر و گرفتەکانی هونەرمەندان بگەێنە منتەقە کوردستانیەکان بەخێر بن سەرسەرم سەرچاوە زۆر سپاس کاک جەلال جان کاک جەلال جەنابێ لەکەیەوە سەردانی سلێمانی نەکردووە واللهی من وا بزانم لە 94ەوە نهاتووە بە سلێمانی بەس بەرهەمەکانێ ئەگاتە لای ئێمە و خەڵک زۆر تامەزۆی بەرهەمەکانی واللهی دی ممکنە بەهۆی تەلەڤیزیۆنەکانەوە بەهۆی تەلەڤیزیۆنی شەعیەوە بگاتە سلێمانی و چکە شتەکان کە دەیکەن بەڕاستی ئێمە دریخیمان نەکردووە بۆ تەلەڤیزیۆنەکان هێر هەر ئەوەندەشمان پێ دەکرێت دیوانش کە بیگەێنێ قەیدی چێ با هونەرمەند دەنج بگاتە هەموو جێک هونەرمەندن بەڕاستی مڵکی جەماوەرەکەتان نوێتێت لە هەر جێگایەک بن خەڵک هەردەم لە ئێوە پرسێت و بەڕاستی خەڵکێکی زۆر هاندەرمان بوولەوەی کە زۆر پرسیارانەکرد لە بەڕێستان کە ئێمە بەسەرتان بکەینەوە و دەمێک هەواڵی جەنابتیان نازانی بۆ مەبەستە ئێمە حەزمان کرد خۆ دەگەر دەنگباسی هونەری خۆت بە جەماوەرەکەی خۆ بگەێنی لە شاری سلێمانی و دەوروبەرەکە دووبارە بەخێر بن سەرچاوم من هەر ئێستا هەر لە تیپە هونەرمیلەکان کار دەکەم و ئەندام لە تیپی هونەرمیلەکانم ئەدی کە باسی سەردانت کرد بۆ سلێمانی بەداخەوە نابێ هونەرمەند سەر نەدات و یان هونەرمەند ڕێگای لێ بژیرێ بەڵام چ بکەین بەهۆی ناکۆچی دوو براو بەهۆی ناکۆچی دایک و برا و باوک و قەوم و کەس یەکتری کە تووشی گیر و گرفتێکی وەها هاتن بەڵام ئیشەڵڵا ئەو ڕێ دەکرێتەوە هەر لە بناغەکەەوە لە هونەرمەندانەوە ئیشەڵڵا دەست پێ دەکا و چی تێدایە گەڵ هونەرمەند بتوانێت هاتسوی ئەو جیانەکە بۆ من توونی سلێمانی بن یاخود هونەرمەندان بۆ توونی هەولێر بن با کارێک بکری ئیشەڵڵا هەمومان بتوانین هاتو سۆ بکەین و خزمەت بکەین بەو شارانەی کەوا دۆست و ئەحباب و برادەر و جەماوەرەکەی ئەمەی تێدا بەڕاستی من سلێمانی جێگای فەخر و شانازیە بووم چکە لەبەر ئەوەندەی من ئەوەندەی خزمەتم لە سلێمانیدا کردو لە هەولێردا نەمکردووە ئەوەندەی لە سلێمانی یادگاری و یادەوەریم هەیە لەگەڵ دۆست و برادەران بەڕاستی لە هەولێر زۆر بەکەم هەیتم جا نازانم سوالەکانی جەلال زۆر سپاس دەکەین ئێمە وەکو هونەرمەندە میلەکان ئەمانەیە ئەو ڕێزکەی بشکێنین و بۆ مەبەستەی ئەو سنوورە لە نێوان هونەرمەندانە نەبێ بەڕاستی هونەر کارێکی پیرۆزە و دەنگێگات بە هەموو جەماوەر بۆیە بەو مەبەستە سەردانی
هێرەمان کرد و هیواداریم توانین چەند هونەرمەندێکی وەکو بەڕێز بەسەر بکەینەوە. کاک جەلال باسی یادەوەری کرد لە شاری سلێمانیا، یادەوەری لەگەڵ چ هونەرمەندێکە زۆر هەیە لە هونەرمەندە میلیەکان؟ والله لە زووەوە من هاتسوی سلێمانی زۆر دەکرد بەڕاستی دۆستایەتم لەگەڵ هونەرمەندەکان لەگەڵ هەر هەمویان زۆرە کەوەی لەگەڵیان زۆرم یادەوەری هەبێ و لەگەڵان دانیشت بووم خوا ئەفریقا هونەرمەند خوا لێ خۆش بوو ئاواتی ئامەقەرز بوو لەگەڵەوە یادەوەریم هەیە کاسێتم لەگەڵی تۆمار کردووە لە هەولێر و بڕێک سەردانیم دەکرد و سەردانی منی دەکرد دوا بەدوایە لەگەڵ هونەرمەندی ملی و هونەرمەندی خۆشەویست کاکە مەحموود بەڕاستی یادەوەرێکی زۆر چاکم لەگەڵی هەیە وابوو بۆ دووەم جار هەر پێکەوە دانیشتین لە سلێمانی کەڕەتێکیان لە ماڵی کاگومێت بووین و کەڕەتی دیکەش وەڵاهی وابزانم لە ماڵی شێ بوو ماڵی برادرێک بوو المهم ماڵی کاقادر بوو شتێکی وا بوو بۆ کاسێتی یەکەم دی یادەوەریم زۆر لەگەڵ برادرانی سلێمانی هەیە بەڕاستی لەگەڵ هونەرمەندەکانی وێ لەگەڵ کاکەماڵ دانیشتومە لەگەڵ میدیا دانیشتومە لەگەڵ خالیدوان زۆر لەگەڵ عتا چاوشین وانە بەڕاستی فترەیەکی ساڵانی هەشتاکان زۆر هاتشۆم دەکرد بەڵام ئیستا کە دەڵێن بەهۆی ئەو گیر و گرفتەی تووشی هەمومان بووە کە نەمانتوانە سوێکەوەکو جەنابەت دەڵێ ئیشەڵڵا ئەو تەوقە دەشێت ئەو دیوارێکە لە بینی هەردوو بەرلین لە بینی بەرلین کرابوو ئیشەڵڵا ئەو دیوارە قەویان شکاند ئێمەش بۆ نەتوانین سەیتەرێک بە زمانی خۆمان بێ سەیتەرێک خۆمانی تێدا ئیش بکات سەیتەرێک هاوڵاتی خۆمانی تێدا بێ و زمانی ئێمە بێت و کە نەتوانێت بڵم بتوانێت ڕێگرێک لە ئێمە بکات و بڵێن ئیشێکی کارێکی لەسەر ئێمەدانێ بۆ ئێمە بە خۆمان نەتوانێت ئەو تەوقە بشێنی ئێمە هونەرمەندان هەوڵی خۆمانەیەکەوە هیچ نوێک لە نێوانمان نەبێت بەڕاستی بەڵای ئیشەڵڵا ئێمەش هەروەکو دەڵێن بەدڵ ئیشەڵڵا ئەو کارە زۆر پیرۆزە لەبەرەوەی پیرۆزە ئێوە ڕێگایشیش بۆ ئێمەش خۆش دەکەن ئێمەش با بتوانین قەیدی سێ ئیشەڵڵا ئێمەش هەروەکو باز دەکەم وەکو مامۆستا ئیبراهیم ئەحمەد وانە خەدەرێ و لا هاتبوون لێرە حەفلەیەکمان کرد بۆ تەلەڤیزیۆنی ئازادی و هەمان باسییان لەسەر ئەو شتە کرد وتیان ئێمە هاتووینێکە وەکو خۆمان کردە ئەوەیەک و پێشی زەنابتان و با ئێمە هاتین دەبا ئێوە ژوەرن و گوتم ئیشەڵڵا ئێمەش ئەو ڕێگایە دەبێت بۆ ئێمەش دەبێت و ئێمەش دەبێت کە دۆستانی ئێمە بەڕاستی هەر ئەوە نییە لە شارەکەی هەولێر دابین و یاخود لە جێیەکی دیکە بین ئەمە بەڕاستی مەفروزە ئێمە دامی ساعت هاتووسۆی هونەرمەندا هەر نەبڕ هەر بەردەوام بوو کەگە سەر و چاوەکە لە ئێمەوە دەستپێکا باشترە بەڕاستی لە ئێمەوە دەستپێکا چاترە جا ئیشەڵڵا هەرواش دەبێ و داواکاریشم هونەرمەندان وەکو گوتمان بە ئەوەیە بدەنە خۆیان ئەو جورئەتە بدەنە خۆیان و بە هاتشۆ بکەین و خابی لە خۆ خەڵکێک باوەڕ ناکەم ناحەزی ئێمە بێت و خەڵکێک ڕەشی لە ئێمە بێتەوە مەسکە لەبەر خزمەتی وان دەکەیت بەپێچوانەوە ئێوە خۆشەویستی جەماوەرەکانتان لە هەر جێگایەک بەڕاستی خەڵکانێکی زۆر تا مەزرۆی بیستنی هەواڵی هونەری ئێوە حەزەکەم بزانن لە بواری هونەرە گەشتون نەدەچوێ کاک جەلاجان دوابەرهەمت چی بوو بۆ دوابەرهەمی هونەری کە تۆمارێک کردووە؟ Yebasar umret vajuri amal ay mero bijir vashavi azal Yebasar umret vajuri amal Yebasar umret vajuri amal Yebasar umret vajuri amal
سرناکر نوجبا بخودای کرزان سرناکر نوجبا بخودای کرزان بخودای کرزان پیغمبری فردوس شیرین پیغمبری فردوس شیرین دزنم لانیان باتازمایشین دزنم لانیان باتازمایشین لبی خوش نودین لای بار بدن دفر بدم ایتر نمودوانا سیت جرگل سیت جرگل ایتر نمودوانا ایتر نمودوانا سیت جرگل امانی برنامه سەی هونەرمەندان هاوکاری چێمشەی بەرنامەکەمان هونەرمەندی خۆشەویستی دەنگخۆش کاک بیلی حسێنە کە بەڕاستی هەندەر و پشتیوانی هەمیشەی بەرنامەکەمانە و بۆیە بە پێشمانزانی لە ڕێگەی ئەم دیدارەوە کەوا هونەرمەندی خۆشەویست کاک جەلا سەعید بە تایبەتی سڵاوی بۆ هونەرمەند کاک بیلی حسێن و بۆ سەرجەم هونەرمەندە میلەکانی شاری سلێمانی نردووە زانین هەڵوێستی بەڕێزی سوێ لەو بوارە. سپاس بۆ ڕێزم بۆ ئێوە بەخێر بن سپاس بۆ کاک جەلا سەعید هونەرمەندیش منیش بە گەرمی لێرەوە هەواڵی پرسم و ڕێزم هەیە بۆی کاک جەلا سەعید هونەرمەند وەکو خۆشتان ئاجان لە ناوڕاستی حەفتاکانەوانێ وەک گۆرانی بێژێکی میلی و شارەزا و سەرکەوتوو هاتە بواری هونەرەوانێ بە تایبەتی لە یەکەم بەرهەمێەوە کە لەگەڵ هونەرمەندی میلی کاک کەریم قەبزەیی تۆماریان کرد ئەو کاسێتە بووە جێ عەجابی خەڵک و بەتەنها بەرهەمێکی دووقۆڵی یەکسەر ناوی خۆی و ناوی خودی خۆی و باوکی بۆ ناو و بۆ ناوی دوانی و بۆ نازناویشی کە ئەڵێ جەلا سەعید وەکو نازناوی ژوایەوەی وا بە سورعەت لە زاکیرەی خەڵکات جێگیر بوو. کاک جەلا سەعید هونەرمەند خزمەتێکی زۆری هەیە لە بواری هونەری گۆرانی کوردیە وەک من ئاگاداریشم بەردەوام بە پشوویەکی درێژەوە خەریکی خزمەتکردنە لەسەر هەموو ڕتم و شێوازە گۆرانی هەیە هەموو جۆرە ئیقاعش بەکارهێناوە هەندێک جار تۆزێت تەسیری گۆرانی فارسیش لە بەرهەمەکانی ئەبەدی ئەکرێت کە ئەوش نابێتە خەوش نابێتە ڕەخنە لەبەرەوەی ئێمەش و گەلانی ئێرانیش ئاری ڕەگەزین زۆرینەی کلتور و هونەر و توراسمان ئاوێتە یەک بووە بەڵام لەگەڵ ئەوەشە لە هەموو گۆرانیشی جەلال سەعیدە بەهۆی جۆرە ئیبداعێکی دەنگیوانە هەست بە جۆرە مۆرکێک و ئارمێکی خۆی دەکەیت کە ئەو ئاوازە کەچەچێکتر دێڵێتەوە ڕێک دەزانی ئەمە پێش ئەو جەلال سەعید وتوێتی بۆ نمونە لە شاری سلێمانیش و لەولێر زۆر گۆرانی بێش هەن شوێن هەنگاوەکانی ئەو کەوتون دیارە ئەو بۆتە سەرچاوە خەڵکیش بە دوایە پاشکۆی سەرچاوەیە یا ئەتوانین بڕین بۆتە مەدرسە لە بواری ئوسلوب و نەمەڵەکەی خۆیان. بەڕێزکەک من داوای لێ بردنەکەم لە میانی ئەو دیداری ئەم شەوی بەڕێز کاک جەلا سەعیدە حەز بۆ هەموو نامۆیی و ئەو هەموو دابڕاناکەی کەوا لە نەخیلالی قسەکانی کاک جەلالەوە بە سیمایە دیارە و گوایە ئەڵێ ماوەی 4-5 ساڵ لە جمهوریەکەم دابڕاوم لە شاری سلێمانی ئایا ئەو سنوورە دەستکردەیەکەوە شەڕی ناوخۆ سەپاندنەتی بەسەر هەموو چین و توێژەکانی کۆمەڵگایە تەسیرێکی خراپی نەبوو لەسەر هونەرمەندان تەسیری لەسەر هەموو بوارەکانی ژیان هەبوو بە تایبەتی بواری هونەر و
وەرزش و بواری بازرگانی و ڕنگدانەوەی هەیە ئەو کارە ساتی سنووردانانە ڕنگدانەوەی هەیە لە ژیانی هەمومانە لە هەموو چین توێژ و بوارەکانە بەداخەوە شەڵا ئەوە نەبوایە وا نەبوایە بەڵام پێویست بوو لەسەر یەکێتی هونەرمەندان یەکگرتو و یەکێتی هونەرمەندان یەکگرتووی کوردستان کە ئەو دیوارە بشێنێت یعنی خەڵک دیواری شکان کە پێوتە دیواری بەرلین بۆ ڕەهەند و ئەبعادەی کە هەیبوو بە ناوەڕاستی عاسیمەیەک لەمسەر بۆ دیوارە هەڵگیرانەما لەوایە یەکێتی هونەرمەندان ئەو دیوارەی کە وجودی نیە و بەناو دیواری پێڵن لای دێگەڵیە شوێنەکە بە دوای زووتر ئەوانەوە دیوارە مشکانە هاتوچوە وایە بەرحاڵ بەڵام سێ دەکەی بۆ هەندێک کەسی کەش وجودی نییە دیوار بە تایبەتی ئەو هونەرمەندە بەڕێزانەی کە لە دەرەوەی وڵاتیانەوانەیە زۆر بە سانایی و بە ئاسایی گەن و ئەچن مای خۆشحاڵێکەوە ڕێگیری لەوان ناکرێت دەبوایە ڕێگیری بۆ ئەمانە نیش دەبوایە ئەم ئەرکەشەکە سەر ئەستۆی ئەو ڕێکخراوە پیشەی و نەرانەی کەوا لە کۆی دەنگی لە خلالی کۆی دەنگی ئەمانانەوە کە دەنگمان بۆیاون ئەوان هەستانایە بۆ بەرنامەیە وەک دەڵێن ئازادی و ژیانی تەواو بۆ هونەرمەند و ئەدیب بەڕاستی یعنی هەستەکەی هونەرمەندی کورد تا ئێستا لە کوردستانی عێراقا ئازادیەکی تەواوی نییە بتوانێت هەموو بیر و ڕای خۆی دەربڕێ و بە ئارزوو خۆی ڕەخنە بگرێت و هاتوچۆ بکات بێ لە پرسینەوە هیوادارین ئەوەش نەبێنێت بە تایبەتی لەم کاتایە کە پرۆسی ئاشتی هەیە بەڵام ئێمە بە خۆشحاڵی و ئەڕوانینە تروسکەی ئاشتی بەشکم بێتە شەفەقێک بێتە وڵەسەیەک هەرچەنە بەڕای من ئاشتی و هێمنی دوو پرۆسی جیاوازن ئەو ئاشتی ئێستا لە بینی سلەیمانی و هەولێریا یەکێتی و پارتیا هەیە ئەگەر ئەو بە ئاشتی ناوزەت کرێت دەتوانین بڵین ئەو ئاشتیش لە بینی ئەحزابە کوردیەکان و حکوومەتی عێراقا هەیە خۆوانش ئێستا شەڕمان لەگەڵ ناکەن ئێمە شەڕ لەگەڵ نزامی عێراق ناکەین یان سلەیمانی هەولێر شەڕیان نییە بێکەوە بە حکوومەتەکانیانوانە بەڵام سێدەکەی ڕژەمی عێراق لەژێرەوە لەژێر سیاسەتی بەردەوام لەسەر سیاسەتی تەبعید و پاکتاوکردنی نەژاد و شتانە یعنی ئەمە بە وازەح بێتەوانێ پێش هەموو شتێک کار بۆوانە بکەن کە هونەرمەند ڕەوتی خۆی دوان نەکەوێت ئەو سانسۆر و تەنگژە و گرژوینە نهێڵن لە ڕێی هونەرمەندا هونەرمەند دڵنیای بێتوانێت بۆی بەردەوام خەریکی کار و چالاکی و ئیشە هونەرەکانی خۆی بێت. بەڕێزکە گوندێجان دید و بۆچوونی بەڕێستان چییە بەرامبەرەوەی کە ئەمە بەرنامەکەمان هیچ سانسۆرێکی وا لەسەر خۆمان دەنەنێنیا بە مانایەکی تر لە خۆمان بردوو توانیمانە ئەگەر لە ڕێی خۆمانە بیا پەیامنەرمان لە هەر جێگایەک بێ هەتا بە ئومێدین لە ژێر ناوچەکانی ژێر دەسەڵاتی ڕژەیەم و لە ئێران و لە هەر جێگایەک هونەرمەندە میلیەکان لە هەر شوێنێک بەسەریان بکەینەوە ئەمە بۆمە بەسەر شۆ سنوورەمان بەزانەوە ئەبێ ڕەزامەندی هیچ توور هیچ جیانی وەرگین ئایا بەڕێستان چ پەیامێکتان هەیە بۆی کە ئێمە بتوانین هونەرمەندی کورد لە هەر شوێنێک بەسەری بکەینەوە؟ ئەوە کارێکی گەورە پیرۆزە پێم وایە هەموو لایەن و دەسەڵاتدارەکانیش پێیان خۆشە ئەو بادیرێ لە هونەرمەندەوە دەست پێ بکات یعنی با لەسەرەوە ئایدۆلۆژیا هەرچەند سیراعی بەیەکەوە لە خوارەوە هونەر ڕنگدانەوەی ئەو دژایەتی ڕنگدانەوەی نەبێت لە ناو هونەرا ئەوە شتێکی باشەکەم بەڵام منش پرسم ئایا بۆچی بەتەنیا هونەرمەندی میلی با هەموو هونەرمەندەکان بەسەر بکرێنەوانێ ئەمە لەلایەک دووەمین شتیش جوانترین شت ئەوەیە کە ئێوە فەرق و جیاوازی ناکەن کە ئاگام لێ نامەوێ ناوێن بێنم جارێ بە تەمای چەند کەسێکی ترن کەەوە لە من بەرەوانێ بیدوێن و لە سای هونەرمەندانە بیکەنە میوان کارێکی زۆر بەرز و پیرۆزە هیوادارم تەلەڤیزیۆنەکەتان بەرەو پێشکەوتن بچێت و بەرنامە ڕەزاوەکەی و زیاتر سەرگەرمی شکارەکانی بێ و هەنگاوی باشتر بێت و جێ ئومێدە لای خەڵک و تایبەتی لای منیش دەستان خۆش بێ. لە کۆتاییدا زۆر سپاسی بەڕێستەکەین بۆ وتە بەنرخانە و بۆ ئەو بۆچوونانی بەڕێستان سپاس بۆ جەنابی بیشتان. ئەمی هونەری کە تۆمارە کردە والله من ئێستا 6 تابلۆی نوێمان کردووە دووشمان بەدەستەوەی تقریبا لەو فترەیە تابلۆی هەڵپەرشەکان نازانم زار لایەوە دەبین تیپی هونەر ملیەکان هێنە لە هەر 6 تابلۆی بەشداری گۆرانیەکانم سوار 5 گۆرانیشم کردووە بۆ 2001 گۆرانەکانی جواب بزانم بەهۆی تەلەڤیزیۆنی ئازادی و گەیشتوتە سلێمانیان نەگەیشتووە ئیدی نازانم هەندێک گۆرانی نوێشم لەبەر دەستا
ستایشیان تەواو بووە و ڤیدیۆ کلیپیان بۆ کردومە لە سەتەلایت باشی 16 ئینشەڵڵا تەسویر دەکەین و دی مەزموع گۆرانیشم بەدەستەوەیە ئینشەڵڵا لەو فترەیە بتوانین دەیخێنە بەرچاوی بینەران و هونەرمەندان و خەڵکانی دۆست و دۆستان و ئینشەڵڵا ژۆبیسی دەبن بەرچاویش لە تەلەڤیزیۆن دەیبینن. خوشحالم این کارزلا جان کارزلا برز هیچ موقعی که حراز بسر ناتو لا کاتی گرانی تو مرکز نه یا لا کاتی دانش نکا یا لا کاتی تو مرکز نشریده کلا جگه لجانی والله مشتان الزور بنام بقول بنام نات ياد أنا زور زار باورد به كاتي حياتي سنية كاتي إنسان هنرمن نمالي خوي توامي بنام سكمل هناك أو كاري دبي جوراني بيجي دبي جوراني بلا أو موسيقى دبي موسيقى كبجني بتايبتي تي بكية ما دايرية ما باورد به كأجر مردوج لجورة دابد كأول رجل موسمي هي ياخد عرزي هي دبيش هنرمن ده كان دبي موجود زازور زار روي دا بخواي لو كاتب دابو رأيكم ناوي هاد كلا حرب إيران وعراق مفقود يعني كناوي هذا ما عرز ما نهب لو عرز بجدار يعني نمتوا يعني ليه بخشم نبر هوي تي يدي هوي نكاتو اشتارش من زور بصراحته زور زار بخواي لنا وراستي حفلة دابو ما لاخته كهربايتي دابو ليه داوم يعني يقول أنا كم نبرستو نمزان وكامو بداخلي تسبوا ما تسمع تو تسمعكم واشتانا زور بنا لكم جارك دائما ولا هو الشيء الرؤيا سينوزر في لشان رمضان بلى نرمد شيء ملي ما نيك عايز تذكر جاي جنا بلى بلى لاختك كهرباء شو بس قلتي بدرسي أو بريت كان أنا اشتي زور ناخذ بس كرت الشريج لقال كعرب ولا ريوي ولا وبريزي شايبو شاية شيء قرب وجن بتني أهل دبرين زلام مش بتني أهل دبرين لكن وان واحد تمالا غابن يدي تقوطق ذكر اللي قال ديش يدي كجن بجني أنا أبو والله منو عرب بيكر نفس شايك القراني ما عنده قلنا أختك بس ما نبغى عرب قراني قد قراني كاستاج نازم بخواج سبوده ما نقول حتى من قراني هالقرش أبو يدي أربيتي شان تقان عرب لا أختك فردا وكو كود هستا قلتي قراني كتسبو تازه لما نقول بخداي نازم أنا مش دكتور نازم زاي وش تاني الزورة ذكري فعلنا وش تاني الزور دبي
کاجەرەجیان هەرچەندە ئێمە لە ڕێی برادێکی زۆر خۆشەویستی بەڕێستەوە کە زۆر بەیەق بە ئەرشیفەکانی بەڕێستە ئەویش کاک لوقمانە لە بازاڕی بەڵەبڵەکان مزن بوونە و بەڕاستی کە چوینە لەوتی من زیاتر لە 50 گۆرانی بەڕێست کاک جەلاسعیدن تۆماری گۆرانەکانم بەڕاستی هەموو تەسووری گۆرانەکانم زۆربەی ئەو کردیت بەڵێنی نییە زۆربەیمان بکا بە دیاری لەم کاتەیە لە بەردەستیاتی بۆ ماتۆمارەکە سپاسێکین ئێمەش دوسێ گۆرانی لە گۆرانی تازانی ئەوەی 2000ەکەیەکەین بە دیاری بۆ بینەرانی ئەم بەرنامەیە باس ئەگەر خۆت ئەرکی بە ئەرگ نەبێ ئەگە بتوانی مەقامێک شتێکمان بۆ بکەی بە دیاری بۆ عاشقانی دەنگی خۆت بەڕاستی زۆر شامەزرە بیستنی هەردوو چاوم فرمێ سەگەڕژێنم شان هەردوو چاوم فرمێ سەگەڕژێنم شەو سۆز و ناڵم جگەر سوتێنم شەو سۆز و ناڵم جگەر سوتێنم شەو تەمی زولفت لەسەر ڕوولادە بۆیە 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 تەمی زولفت لەسەر ڕوولادە بۆیە مانجی تازە بێسەر و شوێنم شەو بێسەر و شوێنم شەو